دیارە ساڵانە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو پلانی ساڵ دادەنێ بە تایبەتی بۆ وەرگرتنی گەنمی جوتیاران جا دەیەوێت ئەم ساڵ لە ئێستاوە کار لەسەرەوە بکات و ئاگداری جوتیارانیشی کردوتەوە سەردانی بەڕێوەبەرایەتی و بنکە کشت و کاڵیەکان بکەن لە هەرێمی کوردستان و ئەو جوتیارانەی کە ئەم ساڵ گەنمیان داچاندووە سەردانی ئەو بەڕێوەبەرایەتی و هەروەها ئەو نووسنگانەی کشت و کاڵ بکەن لە تەواوی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەو فۆرمێک هەیە لەوێ ناوی خۆیان تۆمار بکەن بۆی بزانن چەند گەنمیان داچاندووە بۆی بەرچاوڕوونێک لەلایەن وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو هەبێت لەبارەی کە ئەم ساڵ چەند گەنم لە هەرێمی کوردستان داچێنراوە دەمەوێت لەگەڵ میوانەکەم قسە لەسەر ئەو وردەکاریانە بکەم بزانم بۆچی ئەو داوای یان لە جوتیاران کردووەوە ماوەکەشی چەند دەبێت لەگەڵ هیواعلی وتەبێژی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو قسە دەکەم کاکی واسە سلااو لێبێ و بەیانیت باش ئەو ئاگداریەتان بۆچی بڵاو کردوتەوە بۆچی جوتیاران سەردانی بەڕێوەبەرایەتی و بنکە کشت و کاڵیەکان بکەن بەخێر بێن سلااو ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی جوتیارانی ئازیز دیارە ساڵانە لە پرۆسی بازار پرۆسی چاندنی دانەوێڵە لە وەرزی زستانە بە تایبەتی ئێمە ئامادەکاری دەکەین بۆ پلانی چاندن بۆی کەوا داتایشی دروست و ڕێک وەربگرین کە ڕوبەری پێشببینی کراوی ڕاستەقینەی چاندرا و بە دانێوەڵا هەروەها زۆری ئەو گەنم و تەزانی دەسێندر هەروە شێوازی ئاودانەکە کە زۆر گرنگ ئایا بە شێوازی ئامری پێشکەوت و مەڕەشات سێنراوە یاخود احتیمال کرا سەر باران چکە ئەوانە هەمیان پێوەری تەسویق و وەرگرتنی گەن من ئەو ئامادەکاریانە بۆ ئەوەیەکەوە ئێمە بەپێ ئەو ڕێکوتنانی کە هەیە وەزارەتی بازرگانی عراقی ساڵانە لە چوارچۆی پرۆژەی بە بازارکردنی گەنمی جوتیاران وەرگرتنەوەی لە سایلۆکان مامەڕە لەگەر ئەو سیدیە دەکات کە بە نووسراوی فەرمی دەچێتە وەزارەتی بازرگانی عراق و وەزارەتی کشتتوکاڵی عراقی هەر جوتیارێکی بەڕێز کە گەنم دادەچێنێت سەردانی هۆ بۆ بەڕێایەتی و بەشەکانی کشتتوکاڵی نکات کە خۆیان ئاگدارن ساڵانە ماوەی چ ڕۆژ دیاری کرا و لێتی شش کە دەستی پێکرێت تاوەکو شازی دوو کە ماوەی چ ڕۆژە جوتیاران دەچن سەردان دەکەن داتای ڕاستەقینی خۆیان ئاماژە پێ دەکەن نای خۆیان لە سیدیەکە تۆمار دەکەن ئێمە ئەو سیدیە لە کۆتایی ئەو پرۆسەیە بە نووسراوی فەرمی ئاراسی وەزارەتی بازرگانی عراق دەکەین ئەم ساڵ کە وەزارەتی بازرگانی عراقی بڕیاریدایە پلانی وەرگرتن کەم کاتەوە بۆ کەمتر لە ڕێژەی 150 کە ساڵی پار 6 میلیۆن تەن گەنم وەرگیراوەوە ئەم ساڵ نزیکەی 3 میلیۆن تەن وەردەگیرێتەوە هەرێمی کوردستانیش بەرکەوتەکەی 400,000 تۆن گەنمە بۆی ئەو 400,000 تەن گەنمە لەسەر ئەو سیدیە ئەو فۆرمەکە جوتیاران پڕ دەکەن و مامەڵی لەگەر دەکرێت دابژەکەیتەوە سەر ڕوبەری چاندن و زۆری گەنم و شێوازی ئاودانەکە بۆی هەر جوتیارێکی بەڕێز کە ئێستا داچاندنی گەنمی کردووە دانەوێڵی کردووە ئەگەر هاتوو ناوی خۆی تۆمار نەکە لە فەرماگە کشتتوکاڵەکان و ناوی لەو سیدیە نەبێ کە دەسێتە وەزارەتی بازرگانی عراقی ئێمە بەرپرسیارنین لە وەرنەگرتنی گەنمەکەی لە سایلۆکان لە کاتی تەسویق ئەمە بابەتە ڕئیسیەکەیە باشە کەواتە ئەگەر ئێستا بە نمونە ڕێژەکەتان بۆ دەرکەوت بە نمونە دوای ئەو جوتیارانەی کە سەردانی بەڕێوەبەرایەتی و یاخود ئەو بنکە کشت و کاڵیەکان دەکەن ناوی خۆیان تۆمار دەکەن ئەگەر هاتوو ڕێژەکە زیاتر بوو ئێوە هەوڵ دەدەن لەگەڵ بەغدا قسە بکەن لەسەر بڕی وەرگرتنی گەنمی زیاتری جوتیاران بەڵێ ئێمە بەردەوام هەوڵماندایە دیارە ئەم بابەتە لە ئاستی تمۆحی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هەروە لە ئاستی تمۆحی جوتیاراندا بۆ ئێمە چەندین ساڵە کێشەی بە بازارکردنی گەنمانەیە ساڵی ڕابردوو ئێمە گەنمیشی زۆرمان لە هەرێمی کوردستان هەبوو بەڵام دوای چەندین زار سەفەری بە ڕێزوەزیر و تیمی تەکنیشی تەنها توانیمان 700,000 تەن جێگیر بکەین دیار ئەمە ژێک لە هۆکارانەیە کە وەزارەتی بە کشتتوکاڵی عراق و وەزارەتی بازرگانی عراق و حکوومەتی عراقی لە چوارچۆی بابەتی ئاسایشی خۆراک پلانی هەیە و پلانی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە مامەڵی لەگەر دەکات هەرچەندە خاچی هەرێمی کوردستان ڕوبەری سێنرا و جوتیاران ئێمە تەرزە کشتتوکاڵەکان ئێمە کەشەهەوای ئێمە زۆر لەبارەتەوە ئێساش سەرباری ئەوی گۆڕانکاریەکانی کەشوهەوای پێشبینیمان هەیە کەەوە ئێمە ئەگەر باردۆخ باش بووە ئێمە بتوانین بەشی پێویستی زیاتر لەو بڕێکە بۆمان دیاری کراوە دابی بکەین هەر بۆ زانیاری بەڕێستان کە دەڵێن وەزارەتی بازرگانی عراقی پلانی وەرگرتنی کەم کردوتەوە ئەمەش کاریگەری هەیە لەسەر جوتیاران وەرگرتنی گەنمی جوتیاران کە ساڵی پار 6 میلیۆن تەن وەرگیراوە ئەم ساڵ تەنها 400,000 تەن گەنم جوتیاران وەردەگیرێتەوە بە هۆکاری جیاواز بۆ نمونە دەڵێ ئێمە من ساڵی پار تا ئێستا 3 میلیۆن تەنمان لە سایلۆکان ماوە سویلەی پێویستمان لە بەردەستدانی بە گۆڕانکاریەکانی کەشەوە زیان بە بەرەمی دانەوێڵە زستانی ئەم ساڵ دەگەێنێ بۆیە ئێمە سەرباری ئەوەی کە 400,000 تەن دوای چێبڕشێشی زۆر و مناقشەی زۆر بەگیراتەوە لە هەمان کاتدا بڕیاریش دووخە هەنگاویتر هەیە کەوا گەنمی جوتیاران بە بازار بکەین وەربژیرێت یەکەمیان ئەوەیە کە حکوومەتی عراقی دوای ئەو بڕێکە دیاری کردووە دەڵێ نرخی گەنم لە سایلۆ
گەنمێدۆکانی هەرێمی کوردستان وەردەگرمەوە لە عێراق بە نرخی بورسا کە نرخی بورسا ئەو کاتە دیاری دەکرێت لە هەمان کاتدا لیژنەیەکی باڵا لەسەر ئاسی فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان یەکە وەزارەتی کشتوکاڵتیدا ئەندامە ئەو یەکەوە دیراسی ئەو گەنمە بکەن کە لە بازارەکانی ناوخۆ دەمێنێتەوە بۆ یەکەوە نرخەکە دیاری بکەن کەمەش لە سواسەی پرۆژێ بازارکردنی گەنمی جوتیاران لە هەرێمی کوردستان دەست خۆش بکات.